بەڵازان و خۆشەویستانمان لە تەوەری دوای بەرنامەکەماندا باز لە بابەتێکی گرنگ دەکەنەویش بەخێوکردنی مار و بەرهێمێنانی زەیتی مار کە بزانین شێوازی بەخێوکردنی مار چۆن چۆنیە و لەگەڵشیدا ئەو زەیتەی بەرهەم دەهێنرێت بە چ شێوازێک دەبێت. ئێمە لەم تەوەرەیەدا لە خزمەت ئێوەی ئازوو خۆشەویست دەبین. کەک دەنا تۆزێکیش دەترسم بەدەستمەوەی بۆ چییە؟ خۆشەویستانمان بە میوانداری هەریەکە لە بەڕێزان کاک نەوشیران عەبدوڕەحمان بەخێوکەری مار وەروەها شلێر سەلیم عەبدوڕەحمان وەزام سەماعەکە چۆ لای سەماعەکەم لە خزمەت ئێوە شلێر سەلیم. خۆشەویستانمان لەم تۆی لەگەڵتانە دەبین. ئازانمان بەخێر بێن یاخۆ سەر چاومان زۆر سوپاس چاومان بەخێر بێن یاخۆ. کاک نەوشیران گەر بۆمان باسکەی بەخێوکردنی مار چۆن چۆنیەوە شێوازەکانی چۆنە؟ ڕاستی ئەم مارانە بۆشم لێکەرەوە تۆ جارێ مەترسە بە ئەلێرێتەوە سەماعەکە لە سەماعەکە ڕاست سەماعەکە بەردەکە مەترسە هیچ کێشەی نییە هەر بە لای خۆت بێ پێشتەوە دەناوی. ئەم مارانە هەموو ڕاست دەگەی سامی خۆی هەیە بەس یعنی مەترسی نییە سەلامەتە. ئەمانە هەمووی سروشتی خۆمانن جا بێژەهریشن ئەمە هەر ڕەژماری بێژەهرن ئەمە ژێر چەنەگە سووریان پێڵێن لە کوردەواری خۆمانە. ئەم ڕۆژمارانە هیچ ژەهرێکیان نییە گازەگرن یعنی گەر گازت لێدا خوێنی لێ دێت تۆزە ئازاری هەیە بەس وەکو مەترسی وە تەندروستی هیچ مەترسێکی نییە. من هەر خولیای مناڵیمە لە مناڵەوە هەر حەزوو خولیامەوە بوو کە مار بەخێو بکەم بە تایبەتی لە جۆری ڕەژمار.